ئەم شەقامە ناڕازیە دەنگی بەم حیزبانەیەوە بە هەمومانەوە بە منیشەوە بە هەموو فراکسیۆنەکانی پەرلەمانەوە پێویستە کات گوێ لە داخوازیەکانی خەڵک بگرن وەگەرنا خەڵک لە پرۆسەی سیاسی لە هەرێمی کوردستان ناومێ دەبێ و ئەمە نابێت بێڵین ئەمە ڕووبە پێویستە کات نێڵین خەڵک لە پرۆسەی سیاسی لە هەرێمی کوردستان ناومێت بێ چونکە هۆکاری سەرهەڵدانی و توندوتیژی لە هەموو وڵاتانی دراوسێمان کە ئەو توندوتیژیانەی بینین ئەوە بووە کە گوێ بە داخوازیە ڕەواکانی خەڵک لە شەقام نەدرایەوە نەوتی هەرێمی کوردستان کە فرۆشراوە و دیار نییە بڵاو کراوەتەوە ئەم دەسەڵاتە لە هەرێمی کوردستان پێویستە کات وەڵامی خەڵکی کوردستان باتەوە کە ئەو داهاتەی چی لێ کردووە و ژمارەی حەقیقی نەوت لە هەرێمی کوردستان کە ئەفرۆشرێت چەندە چ بەوانەی بە بۆریە نەوتەکانە ڕوا و چ ئەوانەی بەوانشی کە بە پاڵاوگەکانە درێ و چ بەوانشی کە لە ناوخۆی هەرێمی کوردستانە فرۆشرێ و چ بەوەشی کە لە ڕێگەی تەنکەرەوە ئەڕواتە دەرەوە ناکرێت ئیتر خەڵکی کوردستان نەزانێ نەوتی هەرێمی کوردستان چی لێ کەس لە هەرێمی کوردستان داوای فدرالەتی پارێزگاکانی نەکردووە کەس لە هەرێمی کوردستان داوای دابەشکردنی هەرێمی کوردستانی نەکردووە بەڵام بە فعلی ئێستا هەرێمی کوردستان دابەش بووە ئێستا هیچ دەسەڵاتێکی نیشتیمانی لە هەرێمی کوردستانە نەماوە هیچ دەسەڵاتێکی فعلی نیشتیمانی لە هەرێمی کوردستانە نەماوە ئەو کاتەی کە کاک مەسعود بە شێوەیەکی ناشەرعی لە کورسی سەرۆکی هەرێم سەرۆکاتی هەرێم درێژەی بەکارەکەی خۆیە و سەرۆکاتێکی هەرێمی شەرعیمان نەما ئەو کاتەی کە پەرلەمانی کوردستان پەخرا ئەو کاتەی کە بە بڕیارێکی حزبی لە مەکتەبی سیاسی یەک حزبەوە حکوومەتی هەرێمی کوردستان تەحویل کرا بۆ حکوومەتی تاکە حزبێک بەڕاستی ڕێزم هەیە بۆ حزبانی تریش کە لە حکوومەتە هەن بەڵام ئەم حکوومەتی ئێستا بە بڕیاری مەکتەبی سیاسی یەک حزب ماوەتەوە و بە بڕیاری مەکتەبی سیاسی یەک حزب وەزیر ئەتوانێت دەوام کە یا ئەتوانێت دەوام نەکە